ئیماراتی عەرەبی یەکگرتوو یەکێک لە هەرە دەوڵەتە گرنگەکانی نەک کەنداو نەک دەوڵەتانی عەرەبی بەڵکو ناوچەکە و تەواوی جیهان لەبەرەوەی سەقامگیرترین دەوڵەتە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی پەیوەندیە دیبلۆماسیەکان هەرێمی کوردستانیش پەیوەندێکی تونند و تۆڵی لەگەڵ ئیماراتی عەرەبی یەکگرتوو هەیە بە تایبەتی لە کابینەی نۆ کاتێک سەرۆکوەزیران مەسرور بارزانی چەندین جار سەردانی ئیماراتی عەرەبی یەکگرتووی کردووە و دیدار و کۆبوونەوەی لەگەڵ گەورە بەرپرسانی ئەو وڵاتە هەبوو ئێمە بۆ ئەم شەو بۆ قسەکردین زیاتر لەسەر پەیوەندیەکانی نێوان ئیماراتی عەرەبی یەکگرتوو هەرێمی کوردستان و چۆن ئەم پەیوەندیانە گەشەی پێ بدرێ بکرێتە بنەمایەک بۆ ئەوەی کە دوجاریش هەر بە قازانجی ئیمارات و بە قازانجی هەرێمی کوردستانیش بگەڕێتەوە بۆ ئەم مەسەلەی ئێمە میوانداری زۆر بەڕێز ئەحمەد زاهیری کۆنسوڵی گشتی ئیمارات لە هەرێمی کوردستانمان کردووە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە جەنابی کۆنسوڵ زۆر بەخێر بێن سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 من دەمەوێت بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم هەرێمی کوردستان و ئیمارات پەیوەندیەکی بەهێز و مێژووییان هەیە بەڕایەوە ئەم پەیوەندیە بەهێزیە بۆچی ئەگەڕێتەوە بالأكيد العلاقات دولة الإمارات كان إمارات وهرمي كردستان بيوندي ميجوين لقال هرمي كردستان ولقال العراق دابا تايبت لقال هرمي كردستان بيوندي كان بنياد دراون لسر براشكاوي بيوندي راشكاوي برايتين هلا لبرز فخامەتی سەرۆک مەسعود بارزانیەوە دەستی پێ کردووە کە کۆششی زۆری کردووە بۆ دروست بنیادنانی ئەو پەیوەندیانە لە نێوان ئێمارات و هەرێمی کوردستان و وڵاتانی جیهاندا بە تایبەت وڵاتانی کەنداودا بە تایبەت وڵاتی ئیماراتدا ئەمڕۆ سەرکردەکانی ئیمارات پەیوەندێکی مێژوویان لەگەڵ عێراق و برایان هەیە لە تەواوی جیهاندا بە تایبەت لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەت لەگەڵ سەرۆک مەسعود بارزانیدا هەروەها ئەمڕۆ پەیوەندیمان هەیە لەگەڵ ئەوەی کە دروستکاری پەیوەندەکانە کە بەڕێز سەرۆک بارزانیە لە هەمان کاتدا سەرۆک نێچیروان بارزانی و لە هەمان کاتدا بەڕێز سەرۆکوەزیران مەسرور بارزانی کە پەیوەندی زۆر بەهێزمان هەیە پەیوەندی تۆند و تۆڵمان هەیە لەگەڵ سەرانی ئیماراتی یەکگرتووی عەرەبی کە بناغەی پەیوەندەکان بناوەیەکی بەهێز و بەهێزتریش دەبێت جەنابی کۆنسوڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک سەردانی ئیماراتی کردو لەگەڵ سەرکردە و بەرپرسانی باڵای ئیمارات کۆبەتەوە ئایا پرسیارەکەی من ئەمەیە تا چەند گرنگە هەرێمی کوردستان و ئیمارات پەیوەندێکی بەهێزیان هەبێت و زیاتر گەشەی پێ بدەن سپاس بۆ خوددا پەیوەندیەکان و بەردەوامی پەیوەندیەکان ئەو سەردانانەی کە بەڕێز مەسعود بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەنجامیدا بۆ ئیمارات پێمان وایە کەم سەردانانە درێژکراوە و بەهێزکردنی پەیوەندیەکان و تونند و تۆڵکردنی پەیوەندەکانە لە نێوان هەرێمی کوردستان و ئیماراتی عەرەبی یەکگرتوو بێگومان ئەو سەردانانەی کە ئەو سەردانانی کە کران هاوکار بوو بۆ واچۆکردنی چەندین ڕێکەوتنی بەهێز لە نێوان هەردوولادا کە ڕەنگە لە ساڵی داهاتوودا بڵێن لە بابەتی پەروەردە لە بابەتی پەرپێدانی حکوومەت لە هەمان کاتدا دامەزراندنی پشتیوان بەخوا ئەنجومەنی ئاباری ئەنجومەنی ئابووری لەوان خاوەنکارانی ئیمارات و هەرێمی کوردستان ئەو ئەنجومەنەش دادەمەزرێت هەموو ئەمانە پشتیوان بەخودا پرۆژەی داهاتوون هەموو ئەو سەردانانە بۆ بێزکردنی پەیوەندیەکان و ئیمارات و هەرێمی کوردستان ئەو پەیوەندیانەی کەوە لەگەڵ هەرێمی کوردستان لەلایەن سەردانی هەرێمی کوردستانەوە عێراق بەگشتی لە هەمان کاتدا پەیوەندیەکان زۆر نایابوو زۆر بەهێزن خوازیاریشین کەەوە سەردانەکانی داهاتوو هاوکاری زیاتر بکات بۆ پتەوکردنی ئابووری استراتیژەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەمەجۆرکردنی سەرچاوەکانی داهاتوو سوود وەرگرتن لە ئەزمووری ئیماراتی عەرەبی یەکگرتوو زۆر باشە جەنابی کۆنسوڵ بۆ خۆ دەزانی هەرێمی کوردستان لە زۆر ڕووەوە سەقامگیرە کەواتە چۆن ڕۆڵی هەرێمی کوردستان دەبینن لە پاراستنی سەقامگیری و ئاسایشی ناوچەکە بە تایبەتیش لە ڕووی ئابووریەوە بێگومان هەرێمی کوردستان مێرگی سەقامگیریە لە عێراقدا ئەزمونێکی زۆر سەرکەوتووە
ئەو بنچینەی کە دامەزرێنران کە لە بابەتی سیاسی ئابووری دوور لە بابەتی سیاسیەکان لە هەمان کاتدا هەرێمی کوردستان سەرکەوتوو بوو وەکو نمونەیەک لە دوبەی ئەزمونێکی سەرکەوتووە هاوشێوەی دوبەی هەمە جۆرکردنی داهات هەموو ئەمانە گرنگجیدان بوو پەرەپێدانی ئابووری بوو بابەتی ئابووری لە هەمان کاتدا بێگومان هەرێمی کوردستان ڕۆڵێکی زۆر گرنگ دەژێڕێت لە هەمان کاتدا سەرکردەکانی هەرێمی کوردستان لە جیهانیەوە پێگە و ڕێزیە زۆریان هەیە لە تورکیا ئیمارات بریتانیا لە وڵاتانی هەرێمیەوە هەموو ئەمانە ڕنگدانەوەی چین ڕنگدانەوەی پێگەی هەرێمی کوردستان و بەهێزی سەرکردانەکانێتی لە پتەوکردنی ئاشتی و سەقامگیری لەو ناچەکەدا زۆر باشە جەنابی کۆنسڵ بۆ خۆ دەزانی ئیمارات ڕۆڵێکی گرنگ و بەرچاویە لە دابینکردنی هاوکاری مرۆیی بە تایبەتی بۆ ئاوارە و ئەو پەنابەرانەی کە لە هەرێمی کوردستان نیشتەژێن زۆربەی کارەکانیشتان لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانیە هەماهەنگیەکانتان لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی چۆنە؟ سپاس بۆ خوددا هەر لە چەندین ساڵی ڕابردوو هاوکاری و هەماهەنگی زۆرمان هەیە لەگەڵ تەواوی دامەزراوەکاندا بە تایبەت لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی ئەگەر هاتوو ئەو هاوبەشە استراتیژە نەبووە لەگەڵ دامەزراوی دەستگای خێرخوازی بارزانی کەوا بەڕێز مەسعود بارزانی سەرۆکاتی دەکات پاڵپشتی ئێمەیان کردووە پاڵپشتی لە کاروبارەکان کردووە ئێمە سوپاسی هەرێمی کوردستان دەکەین کە ژمارەیەکی زۆری پێشوازی ئاوارەکان کردووە لە کەمپەکان دانیشەجێ کردوون لە عەرەبەکان لە پێکاتەی جیاواز ئاینی ئەتنی زۆر جیاواز پێشوازی لەکردن ئەمانە چین ئەمانە ڕنگدانەوە و بەڵگەی لێبوردەیی و پێکەوە ژیانن لە هەرێمی کوردستان کەوە خۆشەویستیان بۆ هەرێمی کوردستان خۆشەویستیان بۆ بابەتی پێکەوە ژیان بەتایبەت فەخامەتی سەرۆک مەسعود بارزانی کە پێشوازین هەوڵی زۆریان داوە بۆ بابەتی ئاوارەکان کە پێمان وایە کەوە ئەمە دڵی ئەمانە دڵی ئاوارەکان هەر بۆم بابەتە دەمێنێتەوە بەڕاستی بەتایبەت هاوکارەکانی دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ مانگی سووری ئیماراتی ئێمە ئەمڕۆ بەردەوامی لەسەر پاڵپشتکردنی مرۆیەکان بۆ بابەتی ئاوارەکان و ئێمە هەمیشە هەوڵ دەدەین بۆ ئەوەی کەوە هاوبەشی پتە و بکەین لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانیدا کەوە هەموو جۆرە پاڵپشتێک بۆ ئاوارەکان دابین دەکات و بۆ تاوای کارمەندەکان لە هەمان کات زۆر باشە جەنابی کۆنسڵ ئەم پرسیاران بەلای منەوە زۆر گرنگە ڕەنگە بەلای خەڵکیشەوە هەمان شتە لە سەرەتا ئەم هەفتەیە ئیمارات بڕیاریدا 6 لقی بانکی ئیماراتی لە هەرێمی کوردستان بکاتەوە ئەو بانکانە چین دەشمەوێت بزانم کردنەوەشیان چه خزمەتێک بە خەڵکی هەرێمی کوردستان دەگەیەنێت بێگومان 6 لقی بانکی تاوەکو ئێستا نەکراونەتەوە لە پرۆژەی داهاتوو لە کۆڵینەوەدان کە پرۆژەی بانکی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ئێمە ئەزمونێکی پێشنگمان هەیە لەم بوارەدا بەتایبەت لە بانکی ئەبوزەبی ئیسلامی بانکی ئەبوزەبی ئیسلامی کە هەلا لە ساڵی 2013ەوە کار دەکات لە هەرێمی کوردستاندا لە عێراقدا بە هەمان شێوە کار دەکات لە بەغدا و تەواوی پارێزگا عێراقیەکاندا ئەزموونی ئەمیڕات لەم بوارەدا زۆر سەرکەوتووە لە سیستەمی بانکیدا لە ئەو سەردانانەی کەوە بۆ هەرێمی کوردستان کردن بۆ عێراق کردن پشتیوان بە خوددا خواستێکی ڕاستەقینە هەیە بۆ ئەوەی کەوە چەند لقێکی دیکە بکرێنەوە بۆ ئەوەی کەوە ئامادەجی ئیماراتی لە هەرێمی کوردستان و لە باری بانکیدا زیاتر پتۆ بکرێت کە بابەتێکی زۆر زیندەجی و زیندووە ئیمارات زۆر ڕێز لە بابەتی ئابوووریەکان گرنگیان پێدەدات بابەتێکی سەقامگیری بابەتێکی جیهانی بۆیە هەمووان خواستی ئەویان هەیەکەوە لە چوارچەوەی کۆبوونەوەکاندا دەمانەوێتکەوە ئەم لقانە لە هەرێمی کوردستان بکەینەوە لە عێراقیش بە هەمان شێوە زۆر باشە جەنابی کۆنسڵ ئیماراتی عەرەبی یەکگرتوو لە هەموو بوارەکاندا زۆر پێشکەوتووە لە هەموو بوارێک دەڵێم باش هەرێمی کوردستان کە ئێستا هەنگاوی گەورە بەرەو پێشەوە دەنێت چۆن دەتوانێت سوود لە ئەزمموی ئیمارات وەربگری یاخو بە جۆرێکی کە ئیمارات چۆن دەتوانێت هاوکاری هەرێمی کوردستان بکات لە بوارەکاندا
بالتاكيد بێگومان ئێمە ئەزمموی هەرێمی کوردستان ئەزممونێکی پێشەنگە سەرکەوتووە ئەو ستراتیژیەتەی کە داڕێژراوە لە ماوەی ڕابردوودا کە حکوومەت هەرێمی کوردستان دەیڕێژتووە بۆ هەمەجۆرکردنی سەرچاوەکانی داهات هەموو ئەمانە بێگومان ئیمارات ئەم هەنگاوەی هاوێشتووە لەم بوارەدا بەڕاستی لەم سەردانەی دوایی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئیماراتی عەرەبی یەکگرتوو ڕێکەوتنێک واژۆکرا بۆ پەرەپێدانی کەرتی حکومی لە نێوان ئیمارات و هەرێمی کوردستاندا بۆ پەرەپێدانی میکانیزمەکانی کارکردن و هاوتەری بوون لەگەڵ پێشکەوتنەکان و سوودوەرگرتن لە ئەزمموی ئیماراتدا پێمان وایە هەرێمی کوردستان هەنگاوی زۆر گەوری هاوێشتووە لە ئاماژەکردنی سەرچاوەکانی داهات و تەنها پشت بە نەوت نەبەستێت کەوا ئەمە بەڕاستی پشت بە کشت و کاڵ ببەستێت لە بابەتی بەشێکی ڕێژەی ١40 کە ببێتە سەرچاوەی داهات پیششازی گەشتیاری تەواوی کەرتەکان پشتیان پێ ببستێ بۆ ئەوەی کەەوە جێبەجێ بکرێتن و ببن بە سەرچاوی داهات ئێمە لەمان کاتدا هەست بکەین وەکو خاوەنکاران لە ئیمارات بۆ هەرێمی کوردستان ئاسانکاریی زیاتر بکرێت کە حکوومەت هەرێمی کوردستان ئاسانکاری بۆ خاوەنکارەکان کردووە هەموو ئەمانە پشتیوان بە خوددا ڕنگدانەوەیکی ئەرێنی دەبێت بۆ واقعێکی نوێی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا بۆ تەواوی وڵاتان. جەنابی کۆنسڵ بۆ خۆ دەزانی هەرێمی کوردستان هەم زەوی بە پیتی هەیە هەم ئاوی زۆری هەیە هەم دەستی کاریشی هەیە لە بواری کشت و کاڵ مەبەستمە تا چەند ئیمارات دەتانەوێ وەبەرهێنان لەم بوارەدا بێژگەل لە بواری سیاحەش ئەویش هەر زۆر گرنگە ئەگەر لەم دوو بوارە ئێوە چۆن دەتانەوێ وەبەرهێنان بکەن کە دوجار هەم بە سوودی هەرێمی کوردستان هەم بە سوودی ئیمارات دەگەڕێتەوە. بێگومان سوپاس بۆ خوددا لە سەردانەکەم بۆ زاخۆ بۆ ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان سوپاس بۆ خوددا یەکەم پرۆژەی ئیماراتیمان وەبەرهێنەمان کردەوە لە کەتی کشت و کاڵدا بێگومان هەرێمی کوردستان بەڕاستی سەلەی سەبەتەی خۆراکی عێراقە زۆر گرنگە کاگرنگی پێ بدێ بە بابەتی کشت و کاڵ چونکە زۆر گرنگە ڕۆڵیشی زیاتر بە بابەتی کشت و کاڵ بدرێ بۆ ئەوەی کە ببێت بە سەبەتەی خۆراکی عێراق و ناوچەکەش وەبەرهێنانی ئیماراتی لەم بوارەدا دێت وەبەرهێنان دەکەین لە کەتی کشت و کاڵدا لەرگەی کۆمپانیاکی ئیماراتیەوە کە ڕێکەوتن واژۆکرا لە هەفتەی ڕابردوودا بۆ بابەتی وەبەرهێنانی کشت و کاڵی لە ناوچەی زاخۆ هەروەها لە ناوچەی دیکەش پشتیوان بەخوا دەمان بێت ئامانز لە چیە ئامانز بۆ ئەوەیەکەوە ئەزمموونێکی پێشەنگە ئامادەیەکی زیاتری هەرێمی کوردستان ئیماراتە بۆ هاوتەری بوون لەگەڵ پێشکەوتنەکان لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستاندا بۆ هەمەجۆرکردنی سەرچاوەکانی داهات و ئابووری بەتایبەت لە کەتی کشت و کاڵدا. جەنابی کۆنسڵ دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام بدەیت و من زۆر سوپاست دەکەم چونکە ماندوومان کردن ئێوە بە هەویانین کەوادری هەرێمی کوردستان لە ئیمارات دەورەیان بۆ بکەنەوە فێری کارگوزاریان بکەن بەڕاستی چونکە ئیمارات لە بواری کاردا زۆر پێشکەوتووە من ئەمە مەبەستمە بە هەویانین دەورەیان بۆ بکەنەوە بۆ فێرکردن. سپاس بۆ خوددا پێمان وایە کەەوە ئەو ڕێکەوتنی کە واژۆکرا لەگەڵ دەوڵەتی ئیماراتی عەرەبی یەکگرتوو لە بواری پەرەپێدانی کارتی حکوومەتدا پشتیوان بە خوددا پرۆگرامێکی دیکەمان دەبێت بۆ پەرەپێدانی کارمەندان لە هەرێمی کوردستاندا پشتیوان بە خوددا ئەمە تێڕوانینەکەی بۆ پێشەوە ئێستا لە هەنگاوەکانی سەرەتاداین پێم تۆ پێشکەوتی بە بابەت بە کورتی وەڵامت دەدەمەوە پشتیوان بە خوددا پرۆژەمان لەم بابەتە دەبێت. ڕاستێش لەمان کات زۆر باشە زۆر بەڕێز ئەحمەد زایری کۆنسوڵی گشتی ئیمارات لە هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 سوپاس بۆ ئێوە ماندوومان کردن زۆر بەخێر بێن شەوتان باش.